بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برزان خوشويستان زور بخيراتتان كاين بو بانيلي گەنجی خاون پروژه خۆمان بە خۆشحاڵە زانین کە بە خزمەتتانە گەین لەم دەرفەتەیە و کۆمەڵێک گەنجی خاون پروژەی بەڕێز لە ئێستا لە خزمەتیان نابین و لەگەڵ ئەو بەڕێزانەشە لە خزمەت زۆر بەڕێز کاک دکتۆر بەختیار تاڵەبانی بین. بێگومان سەرەتای هەموو مەجلیسێک هەموو کۆبوونەوەی کۆڕێک پێویستەکە دەست پێ بکات بە جوانترین و باشترین و بەرزترین کەلام کە کەلامی خۆی گەورەیە. ئەچینە خزمەت زۆر بەڕێز کاک محەممەد سەڵاح بۆ خوێندنی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز با بفەرمێت. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يسبح لله ما في السماوات وما في الأرض الملك القدوس العزيز الحكيم. هو الذي بعث في الأميين رسولا منهم يتلو عليهم آياته ويعلمهم الكتاب والحكمة وإن كانوا من قبل لفي ضلال مبين. وآخرين منهم لما يلحقوا بهم وهو العزيز الحكيم. ذلك فضل الله يؤتيه من يشاء والله ذو الفضل العظيم. مثل الذين حملوا التوراة ثم لم يحملوها كمثل الحمار يحمل أسفارا بئس مثل القوم الذين كذبوا بآيات الله والله لا يهدي القوم الظالمين. قل يا أيها الذين هادوا إن زعمتم أنكم أولياء لله من دون الناس فتمنوا الموت إن كنتم صادقين ولا يتمنونه أبدا بما قدمت أيديهم والله عليم بالظالمين. قل إن الموت الذي تفرون منه فإنه ملاقيكم ثم تردون إلى عالم الغيب والشهادة فينبئكم بما كنتم تعملون. صدق الله العظيم. خۆی گەورە پاداشتی خێری کاک محەممەد سەڵاح باتەوە، خۆی گەورە بەرەکەت خاتە دەنگ و سەدای زێڕینەوە. بەڵە خۆشەویستان بۆی کە زوو بچینە ناو ئیشەکەمان و ئینشاڵڵا کاتی زۆر بین بە پانێلیستە بەڕێزەکانمان و کاک دکتۆر بەختیاری بەڕێز پێشەوە وتەی بە خێراتن پێشکەشەکرێ لەلایەن هالەخانەوە لایەن هالە عوسمانەوە کە بەرپرسی بەشی ئافرەتانی لەقی ئینستیتیوتی ژیاری سلێمانیە با بفەرمێت. بە ناوی لەقی سلێمانی ئینستیتیوتی ژیارەوە زۆر بە خێراتنی میوانە بە ڕێزەکانەکەین یاخوا بە خێر بێن سەرسەر و سەر چاومان. هەروەها سوپاس بۆ قسەکەرەکانی پانێڵەکەمان کە بریتین لە 6 گەنجی سەرکەوتوو خاوەن پرۆژەی خۆیان.
ئێمە وەکو بەشی ئافرەتانی ئینستیتیوتی ژیار بە هاوبەشی لەگەڵ بەشی گەنجانی ئینستیتیوتی ژیار هەوڵماندا کە پانێڵێک ئامادە بکەین و پێشکەشی گەنجانی بکەین و پانێڵەکەمان ئامانجی تەنها هاندانی گەنجانە بۆ دۆزینەوەی بەهرەی خۆیان و کارپێکردنی و پەرەپێدانی. ئەو بەڕێزانی کە ئەمڕۆ بەشداری پانێڵن لەگەڵمان و باس لە ئەزمموی خۆیان دەکەن لەسەر چۆنیەتی دەستپێکردنی پرۆژەکانیان و گەشەکردنی پرۆژەکانیان و سەرکەوتنیان. بێگومان هەر یەک لەم کەسانی کە ئەمڕۆ لەگەڵمان بەشدارن هەر یەکە و خاوەن بڕوانامەی تایبەت و جیاوازی خۆیەتی، بەڵام ئەم کەسانە تەنها چاوەڕوانی بڕوانامەی خۆیان نەبوون بۆ دەستکەوتنی کارێک، بەڵکو بە دوای بەهرەکانی خۆیانە کەوتون و توانیویانە بەهرەی خۆیان بدۆزنەوە بیکەن بە پرۆژە و تایدا سەرکەوتوو بن. بە هیوای ئەوەی کە ئەمڕۆ هەمووان گوێیان لێ بگرین و سوود لە ئەزمونەکانیان وەربگرین، بە هیوای ئەوەی ببێتە جێگەی ڕەزامەندی هەموو لایەک ئینشاء الله. دووبارە بە خێراتنی هەموو لایەکەکەین و سەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. خۆی گەورە پاداشتی هاالەخان باتەوە بۆ وتە بە پێزەکەی. بەڵێ خۆشەویستان، ئێستا ژەچینە لای پانێڵ سەبەڕێزەکانمان بۆی کە زیاتر وەکۆ لە کات بین بەوە. طبعاً ستایلی پانێڵەکەمان بەم جۆرە ئەبێ ئینشاءالله. وەجبەیەک بڵێن گروپی یەکەم لە خزمەتیان ئابین، سێ پانەڵستی بەڕێز لێرە ئەبن، خۆیان ئازادن هەڵبژێرن لێرەوە قساکەن یاخود هەر لەسەر کورسیەکانیان لە شوێنی خۆیانەوە. دوای ئەوە چینە خزمەت سێ پانەڵستەکەی تر. جای ئینشاءالله ئێستا ناوی ئەو بەڕێزانە خوێنمەوە کە ئینشاءالله بۆ گروپی یەکەم لە خزمەتیان ئابین. پێش هەمویان لە خێڵان خانەوە دەست پێکەن. خێڵان مەحموود ساڵح، تەمەنی 44 ساڵە، شوێنی نیشتەجێبوونی شاری سلێمانیە، بڕوانامەی وانەبێژی لە بواری دیزاینی دروماندا هەیە و ڕاهێنەری سەرکەوتوو و خاوەنی پرۆژەی درود بۆ فێربوونی درومان. با فەرمێت فەرموو خێڵان خان. بەڵێ بەڕێزان، بەشداربووی دووەمان کە بێگومان زۆرێک لە ئێوەی بەڕێز یا پەیزەکەیتان بینیوە یان حتمما بە زۆرێک لە زۆرەکان بەرکەوتەتان هەبووە لەگەڵیا. ئەویش ڕێژنەخانە ناسراو بە ڕێژنە دێهاتی کە ناوی تەواوی ڕێژنە حسێن قادرە، تەمەنی 25 ساڵە و شوێنی نیشتەجێبوونی گوندی گەڵاڵەیە، بڕوانامەی زانکۆی سلێمانی، زانستی کۆمپیوتەر، خاوەن پرۆژەی بڕاندی بەرهەمهێنان و کڕین و بە بازاڕکردنی بەروبوومی خۆماڵی سروشتیە بە ناوی کیژی دیهات. با فەرمێت. بەڵێ خۆشەویستان، گەنجی سێم و مامۆستای بەڕێزمان کاک نەسڕوڵڵا هیدایەتە کە تەمەنی 28 ساڵە و شوێنی نیشتەجێبوونی قەزای کفریە، بڕوانامەی پەیمانگای زانستی کۆمپیوتەر بەشی ئایتی سلێمانی تەواو کردووە، خاوەنی پرۆژەی سیستەمی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاینە کە بێگومانم لەوەی هەست کەسێکتان لە زانکۆ بن یاخود بەڕێوە بن بەرەو زانکۆ ئیلاوی لە ڕێگەی کاک نەسڕوڵڵا ئیسفادەیەکتان پێگەشتووە، ئەویش بەهۆی پڕکردنەوەی فۆرمەکەتانەوەیە کە ئەو سیستەمی کێسە لە بەردەست زۆرێک لە پەیمانگا و شوێنەکاندایە. کاک نەسڕوڵڵا سەرەتا دایمەزراندووە. زۆر بە خێراتنی هەموو ئەو بەڕێزانەکەین، خۆمان بە خۆشحاڵە زانین کە ئینشاءالله لە خزمەتیان نابین ئەو چەند دەقەی کە کاتیان بە ئێمە بەخشیوە و ئینشاءالله بە هیوای ئەوەم کە هەمووتان ئەو کۆڵی مۆبایل و تەرتیباتەکانتان لابەرن بۆی کەیشەڵا هەموو بیر و هۆشمان لێرە بێ، چونکە بێگومان هەر یەکە لە ئێمە نازانین نقطەی دەستپێکردنمان لەکوێوەیە. ئەکرێ یەکێک لەم بەڕێزانە فکرێک با بە من و تۆ ئینشاءالله نقطەی دەستپێکی ئێمە بێ و لە خزمەتیان نابین. بەڕێزان، بۆ پانێڵی یەکەم ئەچینە خزمەت مامۆستا خێڵان. طبعاً ئێمە کۆمەڵێک پرسیارمان ئامادە کردووە، ئەوانش بە پشتبەستن بەو کۆمەڵە پرسیارە یا سڵاید یاخود ئەو سانی کە پێویستە بۆ ئێوان ئامادە کردووە. ئینشاءالله بڕگە لە دوای بڕگا چینە خزمەتیان و ئێستاش مامۆستا خێڵان با بفەرمێت. سلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە لە هەموو لایەکتان بێ، بە خێراتنێکی گەرمتانەکەم. سپاس بۆ ئەم پەیمانگا ئازیزە کە بانگێشتی ئێمەیان کردووە کە لە نزیکەوە باز لە کار و پیشە و پرۆژەی خۆمانکەین بۆ ئێوەی گەنجان. سەرەتا من پێم خۆشە خۆم بناسێنم، ناوم خێڵان مەحموودە، ناسراوم بە مامۆستا درود. ساڵی 1970 لە شارۆچکەی پێنجێن لەدایک بووم، دانیشتووی شاری سلێمانیم. 24 ساڵە ژیانی هاوسەرگیریم پێک هێناوە. کاتێککە من دەستم کرد بەم کارە منیش گەنجێک بووم وەکو ئێوە هێنام تا ئەم کاتە. سەرەتا من کە دەستم کرد بە کاری درومان طبعاً هیچ شتێکم نەئەزانی، بڕاتان هەبێ ڕاستە درومانیشم نەئەزانی. بڕیارم ما کە من نابێ بەبێ ئیش دانیشم
چاوەڕوانی دەستی هیچ کەسێک بم بۆیە بڕیارم ما دەستکەم بە پیشەی درومان طبعاً ئێمە سەرەتا ئەبێ بۆ هەموو کارێک خوا گەورە پشت و پەنامان بێ دوای ئەوە کەسێک پشتگیریمان کا منیش وەکو خۆم لێرەوە دەستخۆشی لە هاوسەری ئازیز مەکەم زۆر پشتگیرم بوو کاتێک کە دەستم کرد بە کاری درومان بۆ ماوەی 12 ڕۆژ چوومە خولێک کە هیچ شتێکیشم نەئەزانی یەکەم ئیش کە هاوسەرەکەم کردی چوو مەکینەیەکی ئەو زەمەنەی ئێمە مەکینەیەکی برازەری 26 نەخژە بوو باشترین مەکینەی ئەم سەردەمە بوو بۆی کڕیم دوای ئەوە کە چوومە خولی درومانیەکە هاوسرم هەموو ڕۆژێ ئەڕۆی لە بازار قماشی بۆ ئەکڕیم و ئەیهێنایەوە ئەیوبی دوورە و سەقەتی کە سوارتانەک لێ نابێ بە سوار بۆیە من لە ماوەی ئەو 12 ڕۆژە سپاس بۆ خوای گەورە شەهادەی باڵام هێنا لەناو ئەو گروپەیە دوای ئەوە ئیتر دەرگای ڕسق ئالێرەوە کرایەوە بۆ ڕۆژی دوایی من لە دراوسەکانمەوە جلم بۆ هات لە ژوورێکی ماڵەکەی خۆما دەستم کرد بە کاری درومانی الحەمدولیلا خوای گەورە دەرگای ڕسقی لێ کردمەوە دوای ئەوە کە هاوسەرەکەم بینی من لەگەڵ فرمانی ماڵەکەمە کاری درومانیەکەش قورسە لەگەڵ ئەوەی کە خۆتان نەزانن تۆزە ئیشی درومان شپرزە بۆیە بڕیاریە شوێنی ئۆتۆمبیلەکەی خۆی بۆ من بکا بە دوکانێک بەڵام چ دوکانێک نابە بلۆک و بە کاشی بەڵکو بە فایبەرێک و بە سێر چوارچێوەی گەراجەکەی خۆی بۆ کردم بە دوکانێ بڕواتان هەبێ ئەستەنگیەکان لێرەوە زیاتر بوو بەڵام من هەرزاڵ بووم بەسەریا شەوانی زستان بە تایبەتی لە چوارچێوەی ئەو دوکانە لە شەوانی زوقم و سەرما و بەفر و ڕەهێڵە و بارانە من شەون و خونیم ئەکرد لەوایە کار و کەسابەتی خۆم مەکرد تاخوای گەورە دەسەڵاتی یا دوکانەکەم کرد بە دوکانێکی خنجیلانەی جوان خوای گەورە بە نسیبی هەموو مسڵمانێکی کە دوای ئەوە هاتمە ئەو قەناعەتەی کە لە کاتێکە خوای گەورە سەرمایە ئەبەخشێ بە کەسێک فەرزی کردووە کە زەکاتی لێ بدرێ بۆیە منیش وتم ئەم عیلمەی کە پێمە ئەبێ زەکاتەکەی لێبم بەچی بەوەی کە چەنەها گەنج هەیە چاوەڕێی دەستی ئێمەیە چەنەها خاتونی ئازیز هەیە هاوسەری نەما و مناڵی هەتیوباری هەیە بۆیە بڕیارممە لە دوکانەکەی خۆمە ستاندێک دانێم و ڕۆژانە ڤیدۆی بڕین و دوورینەکانم کەم و لە گروپێکمدانا بە ناوی گروپی درود بۆ فێربوونی درومان ئالێەوە من لە سۆشیال میدیا دەنگانەوەیەکی زۆر عجیبم کردەوە بە تایبەت لە ناو خاتونە بەڕێزەکانە سوپاس بۆ خوای گەورە سۆشیال میدیا ئەگەر بزانی بەکاری بێنی ڕووی جوانی هەیە و ڕووی ناشرینی هەیە بەڵام ئەگەر توانات بێ بە باشی بەکاری بێنی ئەگەی تەلووتکەی سەرکەوتن الحەمدولیلا من ناوبانگێکی باشم حەزم کرد داعیەک بم لە بوارەکەی خۆمە بۆیە کە ئەدام گەشتە بەرامبەر و هەستم کرد شەرحیاتم بە تەواوی ئەگاتە مێشکی بەرامبەر بەوە شەوەڕانەوەستام کە ئەمەیانم وەکو سەدەقە جاریە کرد ئەگەر خوای گەورە لێمان وەرگرێت بۆیە بڕیارممە بچمە پەیمانگای دەرفەت و لەوێ بڕوانامەی دیزاین و درومان مامۆستای وانەبێژی بەدەست بێنم الحەمدولیلا کۆرسی ئەوە وەرگرت و لەوێ بە پلەی نایاب بڕوانامەکەم بەدەست هێنا اینجا دوای ئەوە دەستم کرد بە کردنەوەی دەوراتەکانم سوپاس بۆ خوای باڵادەست لە سەردەستی من سەدەها خاتونی ئازید بوون بە خەیات و ئێستا خاوەن پیشەی خۆیانن بڕاتان هەبێ لێرە ناتوانین بە تەفاسیل لە چەند خولەکێکا باز لە ژیانی خۆمان بکەین یعنی نامەی وام لە خاتونە ئازیزەکانەوە بۆ ئەهات بڕاتان هەبێ کە ئەم خوێندەوە قوڵپی گریان لە قورگما بوو هەتا تەواوە بووم لە خوێندنەوەی کە چەنەها خاتون هاوسەری نەماوە مێردی زەلیلی هەیە مناڵی هەتیوباری هەیە لەسەر ڤیدۆکانی من الحەمدولیلا بووە خاوەن پیشەی خۆی و ئێستا ڕزقێکی حەڵاڵی خۆی پێیە ئەکا دوای ئەوە هەر بەوە شەوەنەوەستام کە الحەمدولیلا ئێستا مامۆستای وانەبێژ بوو چەندها خولی خەیاتی ئەەکەمەوە دوای ئەوە ڕۆشتمەوە پەیمانگای دەرفەت لەوێ بڕوانامەی مامۆستای ڕاهێنەری سەرکەوتوم بەدەستێناوە الحەمدولیلا منیش گەنجێک بووم وەکو ئێوە کە دەستم کرد بەم پیشەیە ئەوە تا ئێرەم هێناوە و ئیشاءالله بەردەوامیژە بم پشتیوان بە خوای گەورە ئەگەر خوای گەورە تەمەنمان بات و داوا لە ئێوە ژەکەم ئێوەش لە پاڵ خوێندنەکانتانە هەوڵ بن کار و پیشەیەکی خۆتان هەبێ چونکم بە ناشکری نەبێ لەم ڕۆژگارەی ئەمڕۆیە چەنەها گەنجمان هەیە تەخەڕوجی کردووە و هیچ تاعین نەبووە
بۆیە ئینشاء الله دامەنیشن هەر بڵێن مەسەلەن تۆ ئەڵێ من مهندسێکم عیب نییە ببم بە فڵان شت نەخێر من لە خولەکانمان زۆربەی مدەڕیسەیە و مهندسەیە و ئەمانەیەکەیەنە بەشدارە من لە خولەکان یعنی حەز دەکەن لە پاڵ خوێندنەکەشیانە کار و پیشەیەکی خۆیان هەبێت خوای گەورەی ئینشاء الله هەمووتان سەربەرز و لەش ساخکە ئەمەوێ ئینشاء الله زیاتر درێژە نەیەم بۆی کاتیش بە هاوڕێیانم بەم والسلام عليكم ورحمة الله وبركاته. أي بناتان كردو. طبعا ئێستا خۆی گەورەی خێری ماوەسا خێڵان باتەوە ئەنجا کۆمەڵێک ڤیدیۆ هەیە کە بێگومان هی کاتی ئیشە و کاتی کۆڵ هیلاکەت و هەر یەکەی کۆمەڵە ڤیدیۆی جوانە ئینشاءالله چینە خزمەت ڤیدیۆکان و لە خزمەتی یابین. طبعا ئەمە کاتی دەورەکانمە زۆربەی کات طبعا خۆشەویستیم ڕێزم هەیە بۆ خوێندکارەکانم ئاگام لە خۆم نییە زۆربەی کات ڤیدۆکانم بۆ ئەنێرنەوە زۆر بە خۆشەویستی و دەستخۆشییان لێ یەکەم هەرچەند ناو دوکانەکەشم تەسویر کردبوو بەڵام دیارە ئەڵێ هەرەو نەگەشتۆتە فلاشەکە بڕاتانە بێت تایبەت تەسویری دوکانەکەم کردبوو بۆتان نابیدایەت تریشی هەیە بداية تريشم هيا دوم دانا لسرو كاقي ده تصور ما أوي بله طبعا دەست پێکاو بۆ ئەوەی کێستەدا بەسان ئەمە ناو دوکانەکەمە طبعا دوکانێکی خنجیلانی جوانم هەیە خوای گەورە بە نسیبی ئێوەشی کات زۆر حەزیشم لە شتی کلاسیک و ئەوەیە ئیتر لێرەیە پیشەکەم بەڕێوە ئەبەم ئەوەش بڕوانامەکان مەسواز بۆ خوای گەورە خاوەنی 4 بڕوانامەم وەکو باسم کرد من هەر تەنانەت ئەگەر لەوا چێ زۆربەی کە دانیشتون لێرە ئەگەر خەیاتیش نەبن ڕاستە درومان ئەزانن بڕواتان هەبێ من ڕاستە درومانیشم نەئەزانی الحەمدولillah ئێستا بووم بەم مامۆستا درودەی کە ڕەنگە بڵێم لە هەموو دنیاە ئەم ناسن بڕواتان هەبێ لە وڵاتانی دەرەوە تەلەفۆنم بۆ ئەکرێڵە مامۆستا بووی بە ڕەفیقی غەریبیمان ئیلا ئەبێ مۆبایلەکەمان دانین بەرامبەر خۆمان گوێمان لە دەنگی تۆ بێ ئینجا ئیشەکەمان بۆ ئەکرێت ئیتر ڕۆژانە لێرەیە کارەکانم ئەکەم طبعا نابێ ئێمە هەر هەوڵ بین بۆ ئەوەی کە بڵین ڕزقێ بۆ خۆمان ئەبێ ئاگاشمان لە بەرامبەر بێ ئەبێ عیلمە بیبەخشین پێم خۆشە من لە بوارەکەی خۆمان منیش داعیەک بم الحەمدولillah گەیاندوومەتە ئەم ڕۆژە و ئینشاء الله ئومێد دەکەم لە ئایندەیە سەنتەرێکی گەورەم هەبێ پەیمانگایەکم گەورەم هەبێ بە ناوی درود بۆ فێربوونی درومان زۆر سپاس بۆ مامۆستا خێڵانی بەڕێز خۆی گەورەی خێری باتەوە خۆی گەورەی خێریان باتەوە ئەچینە خزمەت زۆر بەڕێز مامۆستا هیدایەت مامۆستا هیدایەت نەسڕوڵڵا مامۆستا نەسڕوڵڵا هیدایەت مامۆستا نەسڕوڵڵا هیدایەت تەمەنی 28 ساڵە و نیشتەجێی قەزای کفریە بڕوانامەی پەیمانگای ئایتی زانستی کۆمپیوتەری بەشی ئایتی سلێمانی تەواو کردووە خاوەن پرۆژەی سیستەمی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاینەر تەوان بەڕێزان زۆر کەسمانەیە کە خریجی ئایتین یاخود با بڵین پەیمانگایە کۆلێژە هەرچیەکە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە ئەم مامۆستا بەڕێزانە دەستپێکی ئەم کارە بوون یعنی فکری سەرەتا لە هەموو شێگا زۆر گرنگە مامۆستا نەسڕوڵڵا هیدایەت تەمانەوە فکرێکی دایناوە وەختی خۆی و کە ئێستا الحەمدولillah بەردەوامی پێیەوە ئێستا گەیشتۆتە حەدێ جاران با بڵێن لە پێش ئەوەی کە مامۆستا نەسڕوڵڵا ئەو سیستەمە دابمەزرێنێ و ئەو زانکۆلاینە بۆ جۆرە پڕکرێتەوە ئەوکۆڵێت تۆ ئەچیت بۆ لای نەفەر بۆی فۆرم بۆ پڕکاتەوە هەموو وەستا بوو لەسەر زانیاری ئەو کەسە بۆ فۆرم پڕکردنەوەکەی تۆ بەڵام لە دوای ئەوەی خۆشبەختانە مامۆستا نەسڕوڵڵا هەستا بەدانانی ئەو سیستەمە ئێستا وای لێ هاتووە هەچ کەس لە ماڵیشەوە بێت تەنها دەرەجەکەت داخڵکەی تەنها بەدانیشن لەسەر کۆمپیوتەرەکەت ئەتوانی هەموو ئەو ئۆپشنانەی کە جاران کەسێک ئەبووە 25 ساڵ ئەزمموی هەبێ 25 ساڵ خیلەی هەبێ 25 ساڵ هیلاک بێ لەو بابەتەیە بە یەک دقیقە بەردەستیتەوە کە بەڕاستی مەکارێکی زۆر گەورە ینی هیلاکەتی لە کۆڵی زۆرێک لە تەلەبە خستۆتەوە لەگەڵ ئەمەشە وای لە تەلەبە کردووە کە هەڵە پڕکردنەوە زۆر کەم بێتەوە مەسەلەن تۆ بزانی پارچەنی وەرگرتو ئەمساڵ چەند وەرەگرێ بەڕاستی ئەمە ئیسفادەیەکی زۆر گەورەیە درێژە قسەکانم مەخەمە خزمەت مامۆستا نەسڕوڵڵای زۆر بەڕێز خۆی گەورە پاداشی خێریان باتەوە سوپاسیانەکەین کە لە کفریە و بە تایبەت هاتوون بۆ ئێرە لەبەر خاتری ئەم پانێڵە
ماندووبوونیان بەرزە نخێنی ساسینە خزمەتی فەرموو مامۆستاجان. سڵاوی خۆی گەورەتان لێبێ یەخۆ خێر بێن و خۆم بە خۆشحاڵ ئەزانم کەوا لێرەم و لە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست باسی هەندێک لەو ئەزمونانە ئەەکەم کەوا خۆم پێیا تێپەڕیم بۆ ئەوەی ئینشاڵڵا بیگوازمەوە بۆ ئێوەی خۆشەویست. تەبەن لە زۆر سیمینارەکانمە ئەم سڵایدە بەکارەهێنم. تەبەن مانایەکی زۆری هەیە. ئەم سڵایدەی کە ئێستا لێرەیە مانایەکی زۆری هەیە. ئەڵێم هەنێک کەس هەند زۆر هەوڵەدەن زۆر هەوڵەدەن بۆی بگەن بە شتێک، بەڵام لە ناکاو وازەهێننی تر بە هەر هۆکارێک بێ ساردبوونەوە بێ. خەڵکمان زۆر ئاوها، خەڵکی ئاوهامان زۆرە. بەڵام ئێوەیەل کە ئێستا لە سەرەتانە ئێستا بۆ نمونە ئەوە ئێوەن، ئایا کەسێکی تریش بۆ نمونە لەسەرۆها لە هەوڵە بەڵام زۆر بەجددیها لە هەوڵە، ئایا ئێوە ئەتوانن پێش ئەوەی کەسی سەرەوە بگاتە ئەڵماسەکان ئێوە بگەن؟ ئەمە پرسیارەکەیە. یعنی لەواچێ ئێوە ئێستا سفر بن، دوای ئەم سیمینار و دوای ئەم پانێڵە بگەن بەو ئەڵماسەی کە چاوەڕێتانەکە چۆن؟ ئەو ئێوە کە لە سەرەتا و لە سفرەوە دەست پێ ئەەکەن پرسیار لەو کەسانە بکەن کە ئەزموندارن، کە ئێمە ئێستا هاتوین خۆمان قسەتان بۆکەین کاکە وامان کرد. یعنی تەواوی ئەو ڕێگەتان بۆ ڕوونەکەینەوە، لەوە ئەچێت تەنها یەک دانەی تر بکێشی بە دیوارەکە ئەڵماسەکە دەرچی. بۆیە ئەم قسانەی ئێمە بەکەم مەزانن، وەری بگرن و هەڵدەن ئینشاءڵڵا ئیسفادەی لێ بکەن. ئەمە سڵایدی یەکەم. تەمانەوەی من باسیەکەم چیرۆکی ژیانی خۆمە بە 3 شێواز. سەرەتا دواتر هەتا گەشتمە ئەو کاتەی کە ئێستا پێگەشتوم. پۆلی دەبووم خەونی کڕینی لاپتۆپێکم هەبوو. طبعا من هەر لە مناڵیەوە لە ناو تەکنەلۆجیا و کۆمپیوتەرەوەانە حەزم لێی کردووە، بە دەستی خۆم نەبووە، حەزم لێی کردووە. بۆیە لە پۆلیدا زۆر حەزم لەوە بوو چی بکەم لاپتۆپێکم هەبێ. باش یەکسەر کردم بە ئامانجی خۆم، وتم باشە هەموو کەسە لاپتۆپی قابل من نەتوانم لاپتۆپی بەدەست بێنم، چییە؟ قورسە. لەگەڵ باوکما دەسم کردە ئیشی عەمەلی. ئەو کاتانەی بەیانیان هەڵەسان باوکمەویت یەڵڵا عەمەلیە و با بڕۆین ئەتوو دنیای خۆمە. بۆ چونکە من بڕێکی پارە چۆن بڵێ قازانجەکەم و نزیک مەکاتوە لە کێ؟ لە لاپتۆپەکە. کەواتە ئامان زەرورە. ئامان جواد لێ ئەکات دڵت خۆش بێ ئیشکەی. ئەوە من لاپتۆپەکەم بوو بە ئامانج. دەسم پێی کرد تەقریبەن لەوانەیە 6 مانگ ئاوا دەسم پێی کرد، یعنی ئیشمە کرد. لەبەرەوەی حەزمە کرد زوو بگەم پێی، ئەوەندە گرنگیم بە ئیشەکەمدا لە عەمەلەییوە وردە بەرە وەسای ڕۆشتم. هەبوومە وەسای دیوار. پارەکەم باشتر بوو بینی خۆمان بێ و کاتە. هەرو کاتە 15,000 وەرەگر بیمە وەسا بێ 40,000. نیعمەتە بۆ چکە زووتر ئەم گەیەنێ بەو لاپتۆپی کە هەمە یاخود ئەو ئامانجی کە هەمە. دوای ئەوە پارەکەم گەشتە نزیکی 600,000 خۆمان. وتم یەڵە تامان لەگەڵ باوکمایشمەکە، وتم یەڵە باوە چم بۆ کڕینی لاپتۆپەکە. وتی ئاکوڕمەوە با 200,000 پێ بێ نەوەک ئەم 600 بەش نەکە یاخود پێویستت پێی بێ. ئەوە بی 200,000 خستە سەر پارەکەم و 800,000 ڕۆشتم بۆ کڕینی لاپتۆپ. کاکە لاپتۆپم سیر کرد دەی عرض کرا، ئەخیر مۆدیلەکەی 800,000 بوو ڕێک 200,000 قەرزە، یعنی خۆم 600 خۆمە 200 قەرزە. بە 800,000 هاتمە و پارەشم پێت خوا دەبا 800,000 بدەم با بڕوە. کاکە 800,000 دا لاپتۆپ و هاتمەوە. گەشتمە چی؟ گەشتمە ئامانجەکەی خۆم. هەفتەیەکی سراحەتم کردمە هەر لەیسەوە تەمەڵی دەست پێ کرد چکە ئامانجەکە گەیم پێی. هەفتەیەکی سراحەتم کرد نەچوم بۆ ئیش. لە سەر هەفتەی دوم من 200,000 قەرزارم ئەبێ بیدەمەوە. کاکە یەکەم ڕۆژی دوای گەیشتن بە ئامانج. باوکم هەڵمەسێنێ یەڵە ئیشمانێ ئەتوو دووە کوتەک هەڵمەسێنە. ئەمەندە ناخۆشبی بۆ چونکە من ئەو ئامانجەی هەمبوو گەشتم پێی تەواو ئیژم پێی نەما. ئێمەیەلیش کاتێک گەرەکمانە هەل لە خۆمانە بگەین بەشتی حتانەیکەینە ئامانج هیچ دڵت بۆی ناڕۆ هەوڵی بۆ نادەی. بیکەنە ئامانجتان هەوڵی بۆ بدەن دەبزان ئەگەنیاننا. ئەمە چیرۆکی یەکەم و ئاوها. دواتر هاتم طبعا ئەوە تا ئەخیرەن پێی گەشتم و نەجاتم بی. تەمە 200,000 داوار چۆنێ بێ بڕێ هەوڵمدا. دواتر هاتم وتم باشە ئەم کۆمپیوتەرە ئاواها لە بەردەسی منە، ڕاستە من هام لە شارێکی بچووکاوەکو کفری دەمی هەرکێ بکەرەوە ئیش نییە وانیە. ئەی باشە من بیرم کردو باشە من ئەنتەرنێتم ها لە بەردەسە کە هەموو جیهان بەیەکەوە بەسێ نەک کفری. یعنی من ڕاستە ئەم لە کفری بەڵام ئینتەرنێتێکم پێ ها لە هەموو جیهانە. تۆ بڵێ نەتوانم پارە بەم ئەنتەرنێتە پێیاکەم بەم کۆمپیوتەرە پێیاکەم.
جوان جوان طبعا زۆر گەڕام چوم پەڕەوە پەڕە ئینتەرنێتە گەڕام بزانم ڕێگایەک هەبێ من پارەی پێپەیاکەم لە ئینتەرنێتەوە ئەممەنە ناخۆشیم هاتە ڕێ هەبوو ئەڕۆی ینی پارێکی باشت پێیاکرد لەو سەرۆ فێڵ دەرەچوو ینی زۆر هەوڵمدا بەڵام هەر کۆڵم نەدا لە ئەخیرا بە کێ ئاشنا بووم ئەدفڵای لە ساڵی 2012 تقریبان گەشتم پێی بۆ هەر 1000 بینەرێک تەمان پۆستتە کرد ئەداوە ئەم ئەدفڵایە ئەتنەر بۆ هاوڕێکانت بۆ 1000 و تقریبان 200 بینەر $1 ئەدا 1200 بینەر تەمان ئەو کاتی 2012 بەکارهێنەری ئینتەرنێت لای خۆمان زۆر کەس بوو یعنی ئەو کەسانی کەوا ئینتەرنێت بەکاربێن و سەیری پۆست و شتانە بکەن زۆر کەس بوو بە 6 مانگ 1000 و تقریبان 12000 بینەرم پیا کرد بۆ گەشتن بە $10 $10 لەوا چیسە هەر یەکەتان $10 وە گاڵتە پێتان بێ بەڵام من 6 مانگی خان تا گەشتمەوە $10 ماستەرکارتێکم هەبوو ئەو کات نردمەنەوە ماستەرکارتەکە $4 زەریبەی برد لەماوە یەک چرکە من بۆ 6 مانگە کۆ یەکەمەوە $10 ئەو یەک چرکە $4 برد وەکو زەریبەی ناردن $6 گەیە ناو ماستەرکارتەکە چوون پەیپاڵم پێ ئەکتیڤ کرد پەیپاڵ بانقێکی ئەلکترۆنیەویش ئەویش خوا جەزای بەخێری بدات و دۆلارێکی برد ماوە $5 کاسبی بۆ ئەوان کردە ماوە $5 ئێستا من خاوەنی $5 لە ناو ماستەرکارتەکەی خۆم ڕۆشتم سەیرم کرد ڕیکلام لە فەیسبووک ئەمەی سپۆنسەر و تەرتیبات زۆر کەمە و ساڵە یعنی 2012 و ناوە هەستام چیم کردوتم کاکە من ئەمە تەمەن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاومەوە کردوتم من ڕیکلامێک ئەەکەم بۆ یەک ڕۆژ تەمەن من $1 سەرفەکەم لە یەک ڕۆژە بە 6000 دیزاینی لەسەر من بڵاوکردنەوەی لەسەر من ئەوەنە ئیشتان بۆ ئەوکەم و تۆ کاکە لە ماوەی تەنها 5 ڕۆژەواتە ڕۆژی یەک ڕیکلامم کرد $1 فرۆشتە 6000 کەواتە 5 کەڕەتی 6 ئەکاتە چی $5 فرۆشتە 30000 یعنی 30000 باڵانسی ئاسیسیڵی بۆ من کرد 30000 هاتم چیم کرد لەو 30000 کابراایەکم دۆزیوە لە بەغا $10 پەیپاڵی داوە پێم بە 16000 یعنی من لەو 30000 16000م دەرکرد نردم بۆ کابرای بەغا تقریبا نیو ساعتی برد یعنی ئەو ئیشەی کە $10 کاتی خۆی وە 6 مانگ هاوردم بە تقریبی بڵێ چارێک یەک وا بڵێ هەتا نردنوینەکە بە چارێکی هاتە ژێردەسم 16000م ڕۆی 14000 دینارم ماوە ێساوەکو باڵانسی ئاسیسیڵ دواتر بە هەمان ڕێگە بەردەوام بوو $10 هەر دۆلاری بە 6000 فرۆشت کەواتە 60000 دینارم دەستکەوت لەگەڵ 4 بۆ 74000 دینار والله برا بەو شێوە بەردەوام بم ژن و ماڵ و مناڵ و دار و بەردم بە یەکۆنە هەر بەو سنتانی وا لە خەڵکۆ کۆمە کردو کەواتە تۆ ئیشی بچووک بە کەم مەزانە بۆی هەیە داوێک بێ بگردت تا ئەو سەر بدبە بۆ ئینشاءالله بە کەمی مەزانن دواتر یەک شتی تریشێ ئێوە بیری لێ بکەنەوە لە کاتی بڵێن بتانەوێ بگەن بە پرۆژەیەک بزانم چی شتێ پێویستی خەڵکە هەر دانیشتناوە لە بازارە بە خۆدان دانیشتن سەیری خەڵکەن بزان خەڵک چی پێویستە ئەوە زۆر میمە من هاتم سەیرم کرد ساڵانە زانکۆلاین ئەممەنە خەڵک پێوە مەشغوڵەوێ ئەممەنە خەڵک غەڵەتەکە کورە ئێمە ئینسان کاتێ بۆ نمونە کەسێک لامان دانیشێ پرسیارێکە لەواچێ مەشغوڵ بین بڵین یا لۆدێکی ماڵەوەمان لەسەر بێ کۆمەڵی معلوماتە بێ ئەو کاتە هەنەی دەینە تەلەبەکە بەڵام بیرم کردو خۆ سیستمێکی ئەلکترۆنی ئەو غەڵەتە ناکە بیری لای ماڵووی نییە چیت پێدا ئەوە ئیشەکە وتم باشم بۆ سیستمێکی ئەلکترۆنی دروست نەکەم هەموو معلوماتێکی تایبەت بە زانکۆلای نوزانکۆ و تەرتیباتی تیابێ خەڵک ئیسفادەی لێ بکە والله برا تقریبی ئەمە وازم 7 ساڵە ئەم ساڵ ئەم پرۆژە ئیشەکە لە سەرتاسەری کوردستان طبعا یەکەم جا 3 ساڵ هەر لە کفری خۆمانە بوو ئیتر وردە جا پرۆژەش گەرەکەت بێ هەر دروست کرد و بتەقی ئەمە غەڵەتە ئەمەش توانیە گەرێ هەوڵی وەلا بدەی واروها لەگەڵیا ماندووبی ئەوە بوو ئێستا حاڵی حازر ئەم پرۆژەی منە لە 45 ڕێکخرا و کەسایەتی و چوزانمانی کە ئیشی زانکۆلای نەکەن ئیشەکە هەر تەلەبەیەک لەم کوردستانە پڕی ئەکات و بەم سیستمەی من 1000 دینار بۆ من تێ دەحساب بکەن باشە دوای خۆتان حەسیبە بگرین سەرینتان دەمێداتە ساڵانە لە نێوان 12000 بۆ 20000 قوتابی بەکاری ئەهێنێ
ئیتر حەسب ساڵەکان ساڵی وایە تەلەبەکەم ئەیسەم ساڵ تەلەبەکەم بوو ئیدا هەرێکی 1000 دینار خراپ نییە خوانەی بڕێ وانە بۆیە طبعا ئەمە بەس یەک پرۆژە من تا ئەم دقەی هەم خاوەنی 65 دانە پرۆژەی ئۆنلاینم 65 دانە پرۆژەی ئۆنلاین یەکێک ئاسیانم بۆتان داناوەکو نمونە پرۆژەیەکمە ئینشاءالله بەم زوانە دەست بەکارە بێت لە سەرتاسەری کورسان بەهرەیە کە زیاتر لە 128 لقی هەلی تکاری تایە بۆ گەنج هەر لقێک هەزارەها تەلەبە توانێت لە خۆ بگرێ کە یەکەمە ئینشاءالله لە کورسانە و بەم زوانەکەوێتە ئیش بوتێکی ترەی دم هەیە ئێستا من بۆ ئێوە قساکەم و برادرە پارەم بۆ دەرەکە ڕۆبۆتێکی ترەیدا خۆی لە بازارە دارایەکانە کڕین و فرۆشتنەکە منش بۆ خۆم لێرە دانیشتمە کەواتە داهێنان ئەتوانی بیری لێ بکەیتەوە بگەیپی ئەتوانی بیری لێ بکەیتەوە بگەیپی وە سیستمێکمەیە خولی ئۆنلاینە یەک جا ڤیدۆم تۆمار کردو ئێستا شتایەتی هەر کەسێ ئەیکڕێ پارە بە فاستپەی و چی وچیوانەدا بۆ خۆی سەیری ڤیدۆکانەکە من لێرە بۆ خۆم دانیشتم بۆیە ئینشاءالله ئەوەی بیرۆکەی هەیە با دەست پێ بکە نامەکانی کۆتاییم بۆ ئێوە ئەو داهێنان و بیرۆکانەی بە مێشکت دێن هەر شتێک دێتە مێشکی هەر یەک لە ئێوەیە هەر یەک لە ئێوەیە دڵنیا بەتوانای ئەنجامدانی تێ بۆی بیری لێەکەیت و کاڵی من ئەمەوە شتێکی وا بکەم مادەم هاتوتە مێشکە کەواتە شتێک هەیە توانایەکت هەیە هەوڵێکی بۆ بدە چی بکە بیکە ئامانجت هەوڵێکی بۆ بدە و بە بچووکیش دەست پێ بکە ئەگەر وەتەمای تارێکی گەورە دروستکەی دەتوو تارێکی بچووک دروستکە بزانام سەرەگرێ سەریگر کەواتە گەورەی بکەرەوە ئینشاءالله پێی ئەگەی هەر پرۆژەیەکت هەبوو سەی کرد ئەم خاڵانی تیا بوو پێویستی خەڵک بوو بۆشایەکی پڕ کردەوە ئاسانکاری بۆ خەڵک کرد جەماعەت پرۆژەتان هەبوو خەڵکی تەمەڵ کرد سەرەگرێ چکە خەڵک دایمە و دوای ئاسانکاریەتانێ شتێکی گەرەک ئاسانکاری بۆ بکە خەڵک پرۆژەت هەبوو زانیت خەڵک تەمەڵەکە بیکە چکە سەرەگرێ لێی دوو دڵمە بە و کاری بۆ بکە ئینشاءالله سەر ئەگرێ سپاس بۆ ئامادەبوونتان و دیارێک شمێ بۆ و گەنجانەی حەزەکەن لە بواری کۆمپیوتەر و ئینتەرنێت و شتانە پرۆژیان هەبێ ئینشاءالله هەر کەس بیرۆکەیەکی بە قووەتی هەبوو من بێ بەرامبەر لە خزمەتیان بیرۆکەکەی بۆ دروستەکەم ئەی دەمێ ئیشی کرد خێر علاخر ئیشیشی نەکرد ئەوە پرۆژەیەکە کرا و حازرە و ساڵێکی دە ساڵی ترێخینە ئیش باشە ئینشاءالله دەستان خۆش بێ و لە ساغ و تەندروست باش بن ئینشاءالله وای گەرزای خێری ماوەسا نەسڕڵا باتەوە طبعاً دانیشتوین حقیقەتەن وەک وەڵێ لە ئێستا لەوە چێ جەنابتان بفەرمونون جا باشە خۆ ئیشە ئاسانوانە بەڵام لە کاتی خۆیان زۆر قورس بووە یعنی لە کاتی خۆیان لە دەست پێکردنە زۆر کارێکی قورسە و زۆر شتێکە کە وەک وەڵێ هەر تەسەووری ناکەی ڕووبە بەڵام دوای ڕۆیە و گەورەشە بێ هەر زۆرێک لە با بڵێن ئەو بەڕێزانەی کە ئێستا بازرگانی گەورەن یاخود با جوانتر بڵێم خاوەن پرۆژە و ئیشی خۆیانن هەمیان لە سفرەوە دەستیان پێ کردووە یعنی من کۆمەڵی برادرم هەیە الحەمدولیلا وەکۆڵە ڕۆژ بە ڕۆژ ئاگاداری سەرکەوتنەکانیان بوو مەسەلەن ئەمڕۆ دوکانێکی داناوە ساڵێک دوو ساڵ ئەم دوکانەی بەڕێوە بردووە دوای فکرێکی تری بۆ هاتووە شتێکی تری زیاد کردووە تا گەیشتۆ بۆی کە الحەمدولیلا ئێستا مەسەلەن نەک بەتەنیا خۆی 4-5 کەسیشی خستۆتە سەرکار بۆیە ئینشاءالله بەردەوام بن پانەڵستی سێمی بەڕێز مامۆستا ڕێژنە ناسراو بە کیژی دێهات ئەچینە خزمەتی و ماشەڵڵا خۆی پابلیک فیگەرە لەوەرەوە هەر باشەڵڵا خۆی بناسێنێ و ئەم شتەکانە خینە خزمەت خۆی فەرموو مامۆستا ڕێژنە سڵاوی خۆی گەورەتان لێبێ خۆشحاڵم کە ئەمڕۆ لێرە ئامادەم ئەگەر باسێکی کورتیش بێت چونکە چارەکێک زۆر کەمە تا ئەم هەموو شتەی ئێمە تێمان پەڕاندووە باس بکرێت من ڕێژنە دێهاتیم لەوانەیە هەندێکتان لە تۆڕە کۆمەڵایەتەکان بینی بێتان ئەگەر نەشتان بینیوە لە فەیسبوک ئینستاگرام یوتیوب لە هەر شوێنێک بنووسن ڕێژنە دێهاتی ئەکسەر دەیهێنێ و ئیشەکانم دەبینن لێرە باسی پرۆژەکەم دەکەم بەڵام لە هەمان کات باسی ڕێژنە دێهاتیش دەکەم لەبەرەوەی من کە دەرکەوتم لە تۆڕە کۆمەڵایەتەکان تەنها ڕێژ نەبووم بەڵام دوای ئەوەی کە پرۆژەکەم دروست کرد ناوم لێنا دێهاتی ئێستا بۆ بە کیژی دێهات بووم بە ڕێژنە دێهاتی ینی پرۆژەکەم بەشێکە لە ڕێژنە و نازناوەکەشم لە پرۆژەکەەوە هاتووە و تاواکەری یەکترن کیژی دێهات چییە؟ دەمەوێت لێ و دەست پێ بکەم
من ژیانم سەرەتا لە گوند دەستی پێکرد ئێمە خێزانێک بووین کە بزنمان هەبوو هەنگمان هەبوو ژیانێکی گوند نشینیمان هەبوو بەڵام لە دوای ئەوە کاتێک کە من خوێندنم لە گوندەکەی خۆم نەما بۆیە خێزانەکەم ناچار بوون کە ماڵ بار بکەن و بێنە سلێمانی بۆ ئەوی من درێژە بە خوێندنەکەم بدەم و ئاواتی زۆریان هەبوو تاوەکو من بتوانم لە ڕێگای خوێندنەوە بەدەستی بێنم و لەو کاتەوە من ژیانم دابەش بوو لە بینی گوند و شاردا ینی لە هەموو پشوەکاندا ئێمە دەڕۆشتینەوە بۆ گوندەکەمان و ئیشەکانی ئێوەمان بە تەواوەتی واز لێ نەهێنا و هەتاوەکو ئێستاش زۆر ناخۆش بوو بۆ من کاتێک کە زانکۆم تەواو کرد و لە ڕێگای پیشەکەمەوە لە ڕێگای زانکۆکەمەوە ئەو بڕوانامەیە کە هەم بوو هیچ ئیشەکەم دەست نەکەوت و ڕاستیەکەتان پێ بڵم خۆشم زۆر هەوڵم نەدا لەبەرەوەی حەزێکی زۆرم نەبوو بۆ ئەو بەشێک کە تاوام کرد بەشی زانستی کۆمپیوتەر بوو لە دوای ئەوە چیم کرد تۆزێک ویستم ئیشکەم و بابم کتی بڕە بە مامۆستا و ئەمە بکە و ئەوە بکە و بەڵام وتم نادادەنیشم جارێ بەس بابزانم من توانام چییە بۆیە یەکێک لە گرنگترین خاڵەکان ئەوەیە کە تۆ زانکۆشت تەواو کرد بڕوانامەیەکیشت هەبوو خۆت تێدا نەدۆزیەوە بزانی تواناکەت چییە بزانی حەزت بۆ چ شتێک هەیە جا من دایمە دەڵێم کە سروشتم خۆش دەیە وەکو خۆشەویستی کە لەناو ئەو سروشتەداما هەز بە نوێبوونەوە دەکەم و ئەمە مرۆڤەکان هەمومان بەشێکین لە سروشت بۆیە کاتێک کە زانکۆم تەواو کرد نزیکی 2 ساڵ بەس دانیشتم هیچم نەکرد و لەگەڵیدا لە تۆڕە کۆمەڵایەتەکان خەریکی بڵاوکردنەوە ژیانی گوند بووم چاوپێکەوتنم لەگەڵ گوند نشینەکان دەکرد لە پێیجی گوندەکەی خۆمان شتم بڵاو دەکردەوە ینی هیچ بەتەمانە بووم کە ئەمە بکەم بە ئیشێک بیکەم بە پرۆژەیەک یا شتێک بەڵام لەبەر ئەوەی بە دوای حەز و خولیاکەم کەوتم شتەکان بۆ خۆیان هاتن دوای ئەوە داوایان لێ دەکردم باشە تۆ بۆچی دەستم کرد بە نووسین هەر ژیانی خۆم چیرۆکێک بە ناوی ڕێژنە نیوز دروستم دەکرد لە بەیانەوە کە لە خەو هەڵدەستام دەمنووسیەوە هەتاوەکو ئەو کاتێکە کۆتایی بە چیرۆکەکەم دەهات سواز بەخوا کە زۆر لێ ڕازی بوون اینجا دەستم کرد بە بڵاوکردنەوەی ڤیدیۆ چەندین هاوڕێم کە لە کەناڵەکانیشیان دەکردیان ڕێژنەوەرە لە لای ئێمە ئیشکە و یارمەتی دەدەین و فێرت دەکەین و ئەنی شتەکان خۆیان هاتن بەڵام تم نا من ژیانی گوندم پێ خۆشترە ناتوانم بێمەوە لە شار دانیشتم و دەوامێک بکەم و یان لەژێر ئەها ئێمە گوندنشین هەر عادەتەن وایین حەز ناکەین ئەمرمان بەسەردا بکرێەوە ئەمە بکەن و ئەوە مەکەنەوە بۆیە ڕێگایەکم دۆزیەوە کە لە یوتیوب ڤیدۆکانم بڵاوکەمەوە بۆم دەرکەوت خەڵک حەزێکی زۆر زۆری هەیە تاوەکو ئەم ژیانە ببینەوە خۆتان دەزانن کە گوندەکانمان وردە وردە بەرەو چۆڵی دەڕۆن ئەمە ژوای کرد کە ئەنی هانیدام زیاتر پشگیری خەڵک دەستخۆشیەکانیان بینەری زۆریان کە من بەردەوام بم لەسەر ئەوە بە یوتیوبەوە نەوەستام لە ئینستاگرام و لە تۆڕە کۆمەڵایەتەکانی کە ژیانی خۆمم بڵاو دەکردەوە تا ئەوەی هاتە سەر ئەوەی کە ئەو پیشەیە کە لەگەڵ خێزانەکەم دەم کرد کە هەنگەوانی بوو یان ئەو بەرهەمانەی کە لە گوندەکان هەبوون شێوازی دروستکردنەکەیم بڵاو دەکردەوە خەڵک خۆی داوای کرد یەکێک لەو خاڵانەی کە مامۆستاش باسی کرد ئەوە بوو کە تۆ پێویستی خەڵک بێنی بیکەی بە ئیش و بیکەی بە پرۆژە هەرچەند سوپاس بۆخوا کە من لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانیشەوە ئەگەر بمویستایە تەمبەڵی بکەم ئیشم باش بوو دادەنیشم و ڕکلامم دەکرد بۆ خۆم و داهاتێکی بۆ پەیدا دەکردم ئەو کاتە بەجددی ئێستاش دایمە هەروە دەڵێم پرۆژە هەوڵدانێکی زۆری دەوێت ماندووبوونێکی زۆری دەوێت وا لێ دەکا کە ئەها جارجار دەڵێم ئەو ڕەونەقی کە لە دەم و چاومدا هەبوو خەریکە ئەو جاری وایە کزی دەکات لەبەرەوەی ئەوەندە ماندوو دەبم لەگەڵی ئەنی دەڵم باشم بۆ دەستم بەما کرد بەڵام لە هەمان کاتێک ئامانجێکم هەبوو لەبەرەوەی ژیانی من لە بینی گوند و شاردا دابەش بوو کە داهاتمەوە شار سیرم دەکرد خەڵک بەرهەمیان دەست ناکەوێت سیرم دەکرد بازارەکانی ئێمە چۆڵن لەو بەرهەمانە دەڕۆشمەوە بۆ گوند ئێمە گوند نشینەکانمان بەرهەمی زۆریان بەرهەم دێنا بەڵام نەیان دەتوانی بیفرۆشن بەڵام گوندەکانمان ساڵ بۆ ساڵ بەرەو چۆڵی دەڕۆشتن لەبەر ئەوەی کە خەڵک بە بەرهەمەکان ئاشنانە بوو گوند نشینانیان دەتوانی داهاتێکی باش پەیداکەن کە هەتاوەکو ئێستا شەر وایە من دەکرێت بڵێم ئەمە دڵۆپێکە لە دەریایەک ئەم پرۆژەیە کە من کردومە بۆیە کیژی دەهات چییە ئەنجا دەینە سەری کیژی دەهات پرۆژەیەکە بۆ بەیەکەوە بەستنی گوند و شارەکان بۆی ئەو بەرهەمە خۆماڵیانەی کە لە گوندەکاندا هەیە ئێمە بیگەین بە شارەکان و هەندێکات بە گوندەکانی کەش چونکە کوردستان هەر ناوچێ و بەرهەمێکی هەیە دەتوانین بیگەێنین بەیەک کەی دروست بوو لە ساڵی 2020 کاتێک کە من دەرکەوتم لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دوای چەند مانگێکی کەم
خەڵک خۆی داوای بەرهەمەکانی کرد ئەویش لە ڕێگای چیەوە من هەراو لە ستۆری دامناوتم خەریکی خواردنی دۆشایی توم لەبەرەوەی ئەمە سوودەکانیەتی و سوودەکانیم بڵاو کردەوە جا هەمووی نامی بۆ ناردم ڕێژنەخان پێمان بڵێت خوا لەکوێ دەستمان دەکەوێت یان خوا لەو دۆشاوی خۆت بگەێنە دەستمان لەبەرەوەی زۆر متمانەمان بە بازاڕەکان نییە یان دەستمان ناگە بە ئەو گونشینانەی کە بەرهەمی دێن و دەزانین بەرهەمێکی پاک و جوانە بۆیە وای کرد خۆم نەمبوو ئەو کاتە پارەیەکم لە داکو بام قەرز کرد ئەجا چووم دام بە دۆشاو ئەم دۆشاوم فرۆشتەوە دوایەوە قەرزەکەی داکم بامدایە و ئەجا دووبارە چوم شتی کەم کڕیەوە هەتاوەی لێ هات ئەجا وتم باشە خۆ من ناکری هەر بەو شێوازە بەردەوام بم بە ناوێکی بۆ هەڵبژێرم ئەوەی چۆن دروست بوو ئەوە بوو و ناوێکم لێ ناگەڕام ناوێکی کوردی جوان بە ناوێکیژی هەر یەکەم جار دێهاتیم هەڵبژارد ئەجا ئەم ئیشانەی ئێمە کە دەکەێتە ژووری بازرگانی دەڵام وەڵای واتای نییە شتەکەیتەوە کاکە من گەڕاوم ئەو هەمووە تاواکو ناوێکم دۆزیەوە ئەم ناوە کوردیە ئەمە ماناکەیت ڕوونی دەکەوێت دەڵێن نا واتای نییە بۆیە پێشگیری کیژمان خستە سەر کە هەر ڕنگدانەوەی ئەوەیە کە زۆربەی ئیشەکان بەدەستی خاتونەکان دەکرێت لە گوندەکان زۆربەی ئەم ئیشانە بوو بە کیژی دەهات ئەمەش بۆ خۆم لە کاتی ئیشکردن و یارمەتیدانی داک و بابم جا ئەو لۆگۆیی کە لەسەرەتی لەسەر ئەو ڕسمی دۆشاوەکە یەکەم جار ئەو لۆگۆیە بوو ئەنی هەر کوتم باش شتێک دروستکەم کە پێی بناسرێتەوە بەڵام وردە لۆگۆش گۆڕانی بەسەرداد ینی کە ئیشێکتان دەست پێ کرد هەوڵدەن کە زۆر بە پێرفێکتی نەبێ حەساییە بەس دەست پێ بکەن وردە شتەکان بۆ خۆیان بەرەو باشی دەڕۆن ئەوشیان وێنەی کۆتاییە کە شوشەیەک و هەنگوینی تێدایە و ئەنجا لۆگۆ و پاکەجینێکی من پێی دەڵێم ئەها وەکو عەشاری مۆدێرن ینی هەم کوردەواریانەیە هەم مۆدێرنیشە تێکەڵامان کردوون لێرەشدا دێنە سەر بابەتی پشتگیریەکان بە باسێکی ئاستەنگەکان بکەین دوای ئەوە باسیکەنەها لە دەڵێن لە ناخۆشی و بەرە خۆشی دەڕێن نەک بە پێچەوانەوە بە دڵنیایەوە کاتێک کە تۆ ئیشێک دەکەی کاتێ ڕێگایەکی نوێ تاقی دەکەیەوە یەکەم جار تۆ دەبێ بەسەر ناخی خۆت دازاڵبی چونکە زۆر کات یەکسەر ناخی خۆت پێت دەڵێ ئێمە دایما لایەنە هەر نێگەتیڤەکان بەسەرمان دازاڵە پێت دەڵێ ئەمە چێت تۆ دەستی پێ دەکەی کوێ دەڵێ ئەنجامی دەبێت تۆ کاتی خۆتی تێدا دەکوژی یان ئیسراحەتکەی باشترە بەڵام کاتێک کە تۆ بەسەر ناخی خۆت دازاڵ بووی توانیت بڵێ نا من ئامانجێکم هەیە و بڕوا بە خۆت بێنی کە ئەمەی کە تۆ دیکی سوودێکی هەیە دوای ئەوە ئەنجا کە قسەکەت کرد دەگاتە چواردەورەکەت کە هەنگاوەکەت نا دەگاتە چواردەورەکەت هەر لە کەسە نزیکەکانی خۆتەوە زۆربیان دەترسن کە تۆ تووشی غەڵەتێک بی کاتێکیش کە پێت دەڵێن مەیکە یان باشترە نەیکی هەمووی هۆکارێکی ئەوەیە کە ئەو کەسانی کە خۆشیان دەوێی هەر لە دایک و باوکەوە لە خۆشکوبرا و لە کەسە نزیکەکانتەوە دەترسن کە بکەوی دەترسن کە تۆ زیانێکت پێ بگا دەترسن کە بێ ئومێد بی بۆیە ئەو قسانە هەر دەکرێت تەنانە بڵێ باشت بۆ داک و بابمان پێ دەڵێن مەیکە باشترە یان بەو شێوازە مەیکە بەڵام دڵنیا بن کە ئامانجەکەی خۆتان زۆر گرنگترە و دڵنیا بن کە دەی سەلمێنن سوپاس بۆخۆ من سەلماندم کە شوشەم کڕی بامکتی ڕۆڵە من وەخت خۆی لە تەنەکەی داهەنجوینم فرۆشتەوە ئەم شوشە چییە کڕی تۆ دەدەوێت ئاوە هەر دەفرۆشرێ ئەمەی بۆ چییە؟ بەڵام نا من ویستم شتێکی جوان بێ هەم تەندروست بێ و هەم شتێکی تایبەت بێ هەتا ئەوەی کە دەگاتە خەڵکی کە کەسانێک پەیدا دەبن کە ینی هەر حەز ناکەن دەیانەوێت بتشکێنن بەڵام لە کۆتاییدا ئەوەی کە زاڵ دەبێ بەسەردا بیرکردنەوەی خۆتە و ئامانجەکەتە ینی تۆ هەتاوەک بۆ ئامانجێکی جوان هەوڵدەی هەتاوەکو بڵێ نا من دەگەم بە شتێکی زۆر باش ئەوە ئیشەکەت سەرکەوتوتر دەبێت و دەتوانی بەسەر ئەم ئاستەنگیانەدا زاڵبی پشتگیریەکان و لە هەمان کاتدا پارە شتێکی گرنگە بۆ دەست پێکردن بەڵام دەکرێت بە پارەیەکی زۆر نەبێ ینی من کە دەستم پێکرد وەکتم پارەیەکم قەرز کرد اینجا دوای ئەوە وردە لەو پارەکەمەوە بزانم 200,000 شتێکی ئاوا بوو اینجا ئەو پارەیەم دایە و قازانجەی کە هەبوو دامەوە بە بەرهەمیکە بەڵام لە کۆتاییشدا پێویستیمان بەوەیە کە بۆ ئەوی ئیشەکەمان گەورەکەین پارەیەکی زیاتر قازانجکەین و یان هیچ نەبێ کەلوپەل ئێستا من یەکێک لەو شتانەی کە زۆر سوودم لێ بینیەوە لە ڕێگای ڕێکخراوەکانەوە ئەویش دابینکردنی کەلوپەل بۆ پرۆژەکەم
ینی دەکرێتەوە تەنها بە پارە پشتگیری نەکەن بەڵکو بە ئەو شتانە بێت کە پێویستن لە پرۆژەکەتدا و ئەمەشم زۆر لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە پشتگیری کراوم و زۆر کات دەمگوت باشە ئەی بۆ داکو بابمی خێرا پارەم ناکەنم بەردەست بڵێن ها بڕۆ دەستکە بە ئیشەکەت یا ئیشەکەت گەورەکەیان ئەو شتانە بەڵام دوێ ئەوە بۆم ڕوون بۆ کە بەڕاستی ئەوان ڕاستیان کرد چونکە من گەڕام لەوانەیە ئەوان پارەیەکی کەمیان کردایە بەردەستم بم گوتیان ئاتاوم پاڵم لێدایە و هەر بەمە دەست پێ دەکەم و بترسامایە بچم هەنگاو بریم بۆ شوێنی کە بەڵام بڕۆ بکەن کە دەستم پێکرد نەمدەزانی کە ڕێکخراو هەیە پشتگیری دەکە و پارەت دەداتی یان بەرهەم شتت بۆ دەکرێت بۆ ئەوەی کە تۆ پرۆژەی بچووک گەورە بکەیت بەڵام کاتێک کە دەستم پێکرد سیر دەکەم ڕێکخراوێکی زۆر هەیە شوێنێکی زۆر هەیە کە پشتگیری پرۆژەی بچووک دەکەن یعنی ئێستا ڕێکخراو هەیە مەمنونە پرۆژەیەکی کشت و کاڵی بچێتە بەردەستی ئەو پشتگیریکە من دایمە دەڵەمە پارەی لێکەوتۆ کەس نییە بڕواریگرێ بۆیە کاتێک کە هەنگاوێکتان نا دڵنیا بن کە دەرگای خێر هەر دەکرێتەوە و لەگەڵ ئەوەشدا ئێمە پشتگیری معنەویمان هەیە بە دڵنیایەوە یەکەم پشتگیر لە خێزانەکەتەوە هەیە کە پشتگیری معنەوی تۆیە ئێستا من ڕاستە لە سەرەتاوە پێیان دەگوتم کە وامەکەیان ئەو ئیشت لەوانەیە بۆ شێوازە سەرکەوتوو نەبێ من لە ماڵی خۆمەوە ئەگەر دانیشمایە و بەس تۆزەشتم بفرۆشتایە ئەوانە ناوایان نەدەگوت بەس کە هەوڵ دەدەی ئیشەکەت گەورەکەی پێت دەڵێن بەخوا تووشی شتێکی دەبینە وامەکە بەڵام لە کۆتاییدا پشتگیری خێزانەکەت پشتگیری چواردەورەکەت و لە هەمان کاتیشدا پشتگیری من دەکرێت بڵم فۆلۆوەرەکانم بینەرەکانم کە پێویستی ئەوان بوو من دابینم دەکرد کە هەوڵم دەدا بە شێوازێکی زۆر باش بگەێنم بە دەستیان کە جار بۆ جار پاکەجینێکی نوێ شتێکی جوان من خزمەتم دەکردن و ئەوانیش هەتاوەکو ئێستاش با نێکیم بەڕابردوو و ئەوانیش لە پشتگیری منیان کردووە هەل لە سەرەتەوە هەر لە یەکەم خولەکەوە هەتاوەکو ئێستاش سواز بۆخوا کە ئەوە شتێکی زۆر گەورەیە بۆ من ئێستا ئەمە پاکەجینەکانێکیشی دێهاتە و خۆشم لە جلی کوردیەوە دانیشتوم ینی گەیشتووە بە ئێرە کە من لە دەبەیەکی بیپسیەوە دۆشاوم دەکرد دەبەیەکی بیپسیەوە ئێستا سپاس بۆخوا دەچم لە دەرەوە ئەمەشیان شتێکە کە دەڵێن بەداخەوە لە ناو خۆدا ئەو بەرهەمانەمان ئەو شتانەمان دەست ناکەوێت کە بۆ پاکەجین پێویستن ئەمە یەکێکە لە خاڵە زۆر خراپەکان لەبەرەوەی لە دەرەوە شت گران بێ بۆ لای خۆشمان شتەکانی ئێمە گران دەکەون کە خۆزگە گەنجمان هەبێ پرۆژەی هەبێت کە ئەو شتانی کە بۆ پاکێجین گرنگە پێویستە ئێمە بتوانین بەکاریان بێنین لێرە هەبێ لە ناو خۆماندا هەبێت کە شتێکی زۆر زۆر کەمە ئێستا کیژی دێهات لە ڕێگەی پێیجە ئۆنلاینەکانەوە شتەکان دەفرۆشین و لە ڕێگەی کۆمپانیاکانەوە دەیگەینین بە تەواوی کوردستان و سوپاس بەخوا دەگا بە وڵاتانێکی زۆری ئەوروپی ئەمریکا کەنەدا هەموو وڵاتانە ئوسترالیا تەنانەت و ئەو کەسانی کە سوودمەندن لەم پرۆژەیە دەکرێت بڵێن ئامانجەکەت یەکسەر پیشانی دەدا چ کەسێک سوودمەندە من لەو ڕۆژەوە کە دەستم پێکرد ئامانجم ئەوە بوو کە جگە لە خۆم کە سوودێک لەم شتانە ببین و کۆمەڵێک لە بەرهەمەکانم بەدەستی خۆم بەرهەمدێن کەسانێکی کە سوودی لێ بین کە گون نشینەکانن و هەتاوەکو ئێستاش جاری وا هەیە خەڵک پێم دەڵێ باشە ڕژنە بۆ دەڵێ من لە گونشینەکان شت دەکردمەوە بڵێ ئیشی دەستی خۆمە بۆی خەڵک زیاتر هەمتمانی پێی بۆ بڵێ هەموو شتەکانەوە بەڵام نا ئامانجی من ئەوەیە کە گونشینەکان سوودمەند بن جوتیارەکان سوودمەند بن و بەڵێ دەگەڕێم هەتاوەکو بەرهەمێکی زۆر زۆر باش لە کەسانی زۆر زۆر متمانە پێکراوە دەستم بکەوێ ینی یەکەم کەس خۆم سوودمەندم و ئەو کەسانی کە ئیشم لەگەڵ دەکەن سپاس بەخواکە 3 بۆ 4 کەس ئیشم لەگەڵ دەکەن و لەناو پرۆژەکەدان هەند لە بەڕێوەبردننی سۆشال میدیاوە هەتاوەکو پێچانەوەی بەرهەمەکان و کۆکردنەوەی بەرهەمەکان و شتانە و لە هەمان کاتدا گونشینان کە ئامانجی منە سوودمەندن لە پرۆژەکە ساڵانە بەرهەمێکی باش لە گونشینان دەکڕینەوە و ئەو کەسانی کە پێویستیانە کە ئەوەی جێگەی خۆشحاڵیە کەسانێکی زۆر وەکو چارەسەری سروشتی ئەم بەرهەمانە بەکاردێنن بۆیە ئەو کەسانی کە نەخۆشن ئێمە دەتوانین شتێکی پاک و جوانیان بۆ ئامادە بکەین کە بتوان سوودی لێوەرگرم بێتە مایشی فاکە سپاس بۆخوا بەردەوام ئەو نامانەمان بۆ دێتەوە
من دائما ئەوە دەڵێم کە دۆختی خۆی هەر پیان دەوتم دکتۆر لە دەیەکی خۆمدا لەبەرەوەی زۆر زیرەک بووم سپاس بەخوا بەڵام نەبووم بە دکتۆر و بابمەتاو بێ سەر جارجارە دەڵێ ڕۆڵە ببوایە بە دکتۆر باشتر بوو ئەو قسەی هەر دەکرێت بە گاڵتەشەوە بێ قسەی هەر دەگەن بەڵام سپاس بەخوا کە من نەتوانم لە ڕێگای دەرمانی کیمیایی چارەسەری خەڵکم دەتوانم لە ڕێگای ئەو دەرمانە سروشتیانەوە چارەسەری خەڵکەم و قسەکەی بابیشم هاتە زەدی وازانم ئەماش کۆتا دەتوانین بڵێن ڤێرژن بە کوردی چی پێ دەڵێن دایمە دەمەوێت کە وشەی تەواو کوردی پخود بەکاربێنم هەم لە سۆشال میدیاکانمدا هەم بۆ بەرهەمەکانیشم بۆ ئەوی بتوانین زمانی کوردی پارا بکەینەوە ناو خەڵکی ئەمەش بەرهەمەکە هەنموو ڕۆژ بۆ ڕۆژیش هەڵ دەدەین کە بەرهەمی زیاتر بێنینە ناو بوارەکەەوە ئیشەڵا لە داهاتوودا پلانی ئەومان هەیە کە خاڵی فرۆشتنمان هەبێت لەبەرەوەی ئیشەکە جارێ بەس ئۆنلاینە و ئەمەش دەرفەتێکە بۆ گەنجان بەجددی ئیشی ئۆنلاین لەبەرەوەی لە وڵاتی ئێمە دەتوانێت من لایەنێکی بڵین باشی هەیە و خراپیشی هەیە کە ئیشی ئۆنلاین سنووردار نەکراوە بە هیچ شێوەیەک تۆ ئەگەر دوکانێک دانەی باجت لێوەردەگیرە بەڵام ئەگەر بێ لە ئۆنلاینەوە دەست پێ بکەی هیچ باجێک نییە تەنها ئینتەرنێتەکەی و تۆ ئینتەرنێتەکەشت لەبەر دەستدایانی ئەمە شتێکە تۆ ماگانە هەر پڕی دەکەی و پارەکەت هەرداوە بەڵام لە جیاتی ئەوەی کە بە شتێکی بێمانەوە بەسەری بەری دێک شتێکی سوودبەخشە هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی پشگیری معنەوی خۆشتەوە ئەم کارە دەکەی بۆیە من هەتا ئێستا ئیشەکەم ئۆنلاینە لەگەڵەوەی کە ناوم هەیە و پێویستە هەر باش دەم بە حکومەت و هیچ ڕێخستنێک بۆ ئەم بابەتە نییە بەڵام ئیشەڵا هەڵ دەدەین لە داهاتوو پرۆژەکە گەورەتر بێ و ئامانجی سەرەکی ئێمە ئەوەیە کە ئەم بەرهەمانەی کە لە ناو خۆدا هەیە بتوانین بگەین بە وڵاتانی دەرەوە بتوانین کە بە خەڵکیش بڵێن ئێمە وەکو کورد بەرهەمێکمان هەیە و جێدەستمان دیارە لە دنیادا سوپاس بۆ ئامادەبوونتان هیوادارم هەمووانەی هەیە گەشت بێت زۆر سوپاسی مامۆستا ڕژناکەین هیوای سەرکەوتنی بۆ خوازین بەڵێ بەڕێزان زۆر سوپاس بۆ هەر سێ بەڕێزان مامۆستا نەسروڵڵاه هیدایەت و مامۆستا ڕژنە و مامۆستا خێڵان خۆی گەورجە خێری هەموو لایەکتان بات و مامۆستایانی بەڕێز زۆر سوپاستان دەکەین ئەرکتان کێشە تەشریفتان هێنا زۆر سوپاس و ئێوە فەرمووتوان تەشریف بەرن